سڵاو هاوڕێیانی ناوەندی هزر لێرەوە لەگەڵتانین بۆ باسکردنی بابەتێکی تر دەربارەی جیاوازی چیا لە نێوان ژنان و پیاوان. تایبەتمەندیەکانی جەستە یاخود لەش تەنها جیاوازیە کە تایبەتە لە نێوان هەردوو ڕەگەز. ژنان و پیاوان هەریەک لەوان کێشی جەستەیان جیاوازە. ژنان منداڵیان دەبێت بەڵام پیاوان ناتوانن ئەمە بکەن. ئایا ئەمە واتای ئەوەیە کە یەکێک لەم ڕەگەزانە باشترە لەوی دیکە؟ بێگومان نەخێر. لە دوایین پێشهاتەکان ڕەگەزی مێ لە زەوربوار پێشکەوتووە لە کۆمەڵگە جیاوازەکان و یەکێک لەو کۆمەڵگەیانە کۆمەڵگەی عەرەبی بوو. بەڵام ئەم نایەکسانیە کە لە نێوان ڕەگەزەکان هەیە هەرماوە تا ئێستا. لە بەشێک لە بوارەکان هەندێکیان پێچەوانە دەبێتەوە، بەشێکیان ئاشکرایەوە، بەشێکی دیکەشیان بە شارەوەی ماوەتەوە. ئەو نایەکسانی کە لە جۆری ڕەگەز لە کۆمەڵگا هەیە فەلسەفەیەکە و دەبینرێ لە جیاکردنەوە و دابەشکردنی ڕۆڵی ژنان و پیاوان. ئەمەیە جیاوازی کە هەیە، تەنانەت ئەو بۆچوون و پێشکەوتنەی کە پەیوەستە بە دیدگای پیاوان بە خودی خۆیان و بۆ ژنان و دیدگای ژنان بۆ خودی خۆیان و بۆ پیاوان، ئەمە کۆمەڵگا دروستی کردووە. ئەمەیە کولتور و بۆچوونە باوەکانی کۆمەڵگا کە هەر لە منداڵیەوە ئەم خۆ سروشتیە دەچەسپێنرێت. بۆ نمونە ڕۆڵی ئافرەت لە کۆمەڵگا گرنگیدانە بە کاروباری ناوماڵ و پەروەردەکردنی منداڵ، وەکاری پیاوان خۆی لە کارکردن و دەستکەوتنی داهات دەبینێتەوە لە دەرەوەی ماڵ کە ئەم شتە دروستکراوە و دەکرێت بگۆڕدرێت. هەروەکو دەکرێت پیا و ئافرەت ئەم ڕۆڵە ببینن. ئافرەتان هەمیشە ناچار بوونە تێبکۆشن لە پێناو بوونی پێگەی خۆیان لەناو کۆمەڵگا. هەتاوەکو ئەمڕۆ ڕێگە نادرێت ئافرەت ڕۆڵ ببینێت و سەرکردایەتی بکات لە بوارەکانی کارگێڕی و سیاسیدا. بۆ نمونە ئافرەتان نابینێن لە پێگەی سەرۆکایەتی ئەنجومەن و شارەوانیەکان ویان لە پێگەی سەرچاوە سەرەکیەکانی داهات و ئابووری ڕۆڵ ببینێت. هەمیشە پیاوان ڕۆڵی کاریگەر دەبینن لەم بوارانە. بەم شێوەیە کۆمەڵگایەک دروست دەبێت کە ڕەگەزینێر لەناو کۆمەڵگا باڵا دەستر دەبێت و ئاستەنگ دروست دەبێت بۆ ئافرەتان کە نەتوانن خزمەت بکەن لە بوارەکاندا. ئەو ئافرەتانی بەرەنگاری ئەم جۆرە جیاوازەی ڕەگەزە دەبنەوە ڕێڕەوی ژیانی خۆیان هەڵدەبژێرن، بە شێوەیەکی جیاواز پێشڕەوی دەکەن و یاخین. لە هەمان کاتدا ڕووبەڕووی کێشەی زۆر دەبنەوە لە کۆمەلگاکەیان، باجەکەی دەدەن بەهۆی کۆمەلگاوە. لەگەڵ تێبەربوونی کات ڕێگەدرا بە شێوازێکی کۆمەڵایەتی هەردوو ڕەگەز ئاراستە بکرێن و لێک تێگەشتن هەبێت لە کۆمەلگا. هەر لە منداڵیەوە کچوا فێرکراوە کورتەمەنی هەرچەند بێت، چونکە کوڕا پێگەی لە تۆ بەرزترە لە ماڵ، دەتوانێت بڕیار بدات و بۆچوونی خۆی بسەپێنێت. وە کوڕ بەرپرسیارە لە بڕیاردان لە ژیانی کچ، جا ئەگەر بڕیارەکە باوک یان برا گەورە یان برا بچووکەکە بیدا. بە هەمان شێوە بڕیارەکان ئەگەر تابەت بن بە خوێندن و کار و پەیوەندیەکانی ژیان. لە ئەنجامی ئەمەش ئافرەت فێر دەبێت سنوورەکانی چییە و چی ڕێگە پێدراوە بۆی. تەنانەت هەنێک جار بڕوای وایە ئەمە بە ئازادی خۆی هەڵی بژاردووە و دیدگا و دروستکراوی کۆمەڵگەن نییە تا پێویست بکات ڕۆڵێکی دیاریکراو بگێڕێت و دەکرێت ئەو نایەکسانی نێوان ڕەگەزەکان لە بازاڕی کاردا ببینین کە پیاوان زیاتر سەرپشکن و ئافرەتان موچەی کەمتریان پێدەدرێت وەک لە پیاوان لە ڕووی ئاستی ئەکادیمی و بایەخ پێدانەوە. ئەو کارانی زیاتر بە پیشەی ژنان ناسراوە لە کۆمەڵگا وەک پیشەی مامۆستایی و پەرستاری و توێژەری کۆمەڵایەتی بە نرخێکی کەمتر سیر دەکرێت و موچەکەی کەمترە لە بازاڕی کاردا. هەروەها ئافرەتان زیاتر کار دەکەن لە چاو پیاوان و موچەیان کەمتر پێدەدرێت. ئەمەش دەگەڕێتەوە بۆ دیدگای کۆمەڵگا کە لە ئەنجامدانی کاری ماڵ و گرنگی پێدان بە منداڵ کارێکی سەرەکی ئافرەتانە، هەر بۆیە ناتوانن زیاتر کار بکەن لە دەرەوە وە کێشەیان بۆ دروست دەبێت لە نێوان هەڵبژاردنی کاری ماڵ و دەرەوە. لە زۆربەی کاتەکان وا دانراوە کە ئافرەتان پێویستن، ئەمەش وا دەکات زیاتر کار بکەن وەک چارەسەرێکی سەرەتایی بۆ ئەوی بتوانن جیاوازی ڕەگەزی نەمێنێ و کارەکانی تایبەت بە دایکایەتیش بکەن لە کاتێکی دیاریکراو. هەندێک جار دەبێتە هۆی دەستبەرداربوون لە ئاواتەکان کە ئەمە وا دەکات دەرفەتیان نەبێت و زەمینەیەکی گونجاو نەبێت و ڕێگری دروست دەبێت لەبەرەو پێشچوونیان.
ئەو ماوەیە کە پیاوان و ژنان ڕێچکەی ژیانی خۆیان دەبینەوە و ماوەی تەمەنیان دەکەوتە نێوان 25 تا 45 ساڵی، کاتێکی گرنگ و هەستیارە لە ژیانی مرۆڤەکان. ماوەی پیتاندن بەرهەمداربوون لای ئافرەتان دەکاتی شتێکی پیرۆز و جوانە، لە هەمان کات دەبێتە کۆسب لە پەردەم ئافرەتان بۆ بەرەو پێشچوونی، بەتایبەت کاتێ پیا و بەشدار نابن لە ئەرکی بەرپرسیارەتی. لە دوای 45 ساڵی ئافرەتان هەست دەکەن کە زۆر درەنگ کەوتون لە بەرەو پێشچوون لە چاو بەرەو پێشچوونی پیاوان لەو ماوەیەدا، ئەویش بەهۆی سەرقاڵیان و هەڵگرتنی بەرپرسیارەتی و کاری دایکایەتی. ڕێڕەوی کارکردن و سەرکەوتنی ئافرەت پەیوەستە بە هاوکاریکردنی پیاوان، هەر بۆیە پێویستە پیاوان بەشدار بن لە بەرپرسیارەتی و کردنی ئەرکی ماڵەوە، تاوەکو ئافرەتان بتوانن کار بکەن لە بوارە جیاوازەکان و لەلایەکی دیکە ڕووبەڕووی ئەو دیاردانەی کۆمەلگا ببێتەوە، تەنها کاری ماڵ و منداڵ بەخێوکردن نەبێت. لە لێکۆڵینەوەکان دەرکەوتووە کە ئافرەتان بەپێی تواناکانیان دەتوانن پێش بکەون لە بەرامبەر تواناکانی پیاوان و دەتوانن کار بکەن و ڕابەرایەتی کارێکی تایبەت بکەن. زۆربەی کات لە کۆمەلگا ئافرەت بە جۆرێک سیر دەکرێت کە بوونەوەرێکی لاوازە، ئەگەری هەیە زیانی بەرکەوێت لە ڕووی لایەنی جەستەیی و ڕەگەزیەوە بچەوسێنرێتەوە، وەک ئەوە وایە کە لە پیا و لاوازترە و پێویستە بپارێزرێت و لەژێر سێبەری پیاو بێ بۆ هەمیشە. و بڵاوکردنەوەی وێنەی ئافرەت لە ڕاگەیاندنەکان و ڕیکلامە بازرگانیەکان و لە کتێبەکان و بڵاوکراوەکان کە تایبەتن بە فرۆشتن، کە ئەم شتە نابێتە هۆی بەرز نرخاندنی ئافرەت لە کۆمەلگا. تەنها ئافرەتان نین کە پەرێشانی ئەم جۆرە نایەکسانەی کۆمەلگان، بەڵکو بە هەمان شێوە پیاوان ڕووبەڕووی کێشە دەبنەوە، چونکە وابەستای کۆمەلگان لە ڕووی کۆمەڵایەتی. بۆ نمونە پیاوان پێویستە وەک هۆکاری دابینکردنی سەرچاوەی داهاتی خێزانەکانیان ڕۆڵ ببینن و هەڵبژاردن و دیاریکردنی پیشەیەکی پیاوانە کە پێی خۆش نییە، یان دیاریکردنی سروشتی پەیوەندیەکان لەگەڵ خێزان و منداڵ. پیاوان هەمیشە وا ڕۆڵ ببینن کە بەهێزن و ڕێگری بکەن لە دەرخستنی هەستەکانیان و زۆربەی کات سۆز و هەستی خۆیان بشارنەوە. بەم شێوەیە پیاوانیش باجی زۆر دەدەن بەهۆی کۆمەلگا. ئەو کاتەی خەڵک هەست بە نایەکسانی ڕەگەزی ناکات، دەتوانن ڕاستی ژیان بگۆڕن و باشترین هەڵبژێرن کە شتێک هەڵنەبژێرن پێشتر پێشبینی بۆ کراوە. ئەمە خاڵێکی گرنگە بۆ دروستبوونی کۆمەلگایەکی گونجاو لە بوارەکانی ئابووری و هۆشیاری و دەرونی. هەروەها نەوەیەکی نوێ دروست دەبێت لە هەردوو ڕەگەزی نێرومێ لە کۆمەلگا، و لە ڕووی لایەنی جەستەیی و هۆشیاری و هەست و سۆز دەبێتە دەستکەوت بۆ کۆمەلگا. لێکۆڵنەوەکان سەلماندویانە کە کۆمەلگا پێشکەوتوەکان هەنگاوەکانیان بەرەو یەکسانی لە بواری کۆمەڵایەتی هۆکار بووە هۆی کەمبوونەوەی توند و تیژی و بەرچاوڕوونی لە کاری سیاسیدا، وە کەمبوونەوەی گەندەڵی و بەرەو پێشچوون و کاریگەری بوژانەوەی ئابووری، وە کەمبوونەوەی بەرپابوونی جەنگ.